ئەو کۆمپانیانەی لە ماوەی ڕابردوودا لە شاری سلەیمانی باجێکی زۆریان لەسەر بوو لە ئێستادا وەزارەتی دارایی و ئابووری حکوومەت هێرێمی کوردستان بڕیاری لێخۆشببوونی باجی بۆ قەرزی ئەو کۆمپانیانە دەرکردووە و تەنها باجی 1 ساڵیان لێوەردەگیرێت. بەڕێوەبەری ژووری بازرگانی و پیشسازی سلەیمانیش دەڵێت ئەو بڕیارە هەنگاوێکی باشە بۆ ئەو کۆمپانیانە بە تایبەت ئەوانەی کە داخراون بۆ ئەوەی جارێکی دیکە دەست بکەنەوە بەکارکردن. داوامان کە ئەو بڕیارە بکرێتە واری جێبەجێم خۆشبەختانە بەڕێز جەنابی وەزیر لەگەڵ لانی پەیوەندیدار لەنجومەی جێران قسەی کردکەوە ئەم بڕیارە بکرێتە بواری جێبەجێکردنەوە هەتا پرۆژە یاسایەکی بۆ دەرەچێ. ئێمە ڕاگەیان ئەو کۆمپانیانەی کەوە هەر کەسێک کە قەرزاری وەزارەتی داراییە باجە ئەتوانن هەتا 29 ئەو لێخۆشبوونە کە هەیە بیگرێتەوە کە کەڵە بۆ لە سەریانەوە لە ئەین کاتیشا ڕێژەی لە سا 15 هەم بۆ داعشکێنانی دوو سوودی هەیە. سەرۆکی کۆمەڵی کۆمپانیا و نووسنگەکانی گەشت و گوزاریش دەڵێت دەرکردنی ئەو بڕیارە بۆ کۆمپانیاکان وا دەکات جارێکی دیکە گەشەی ئابووری لە شاری سلەیمانی زیاتر بێت. دەورێکی گرنگێ بێ بۆ بازرگانانی ناوشاری سلێمانی چونکە چەندەها کۆمپانیا هەیە چەند ساڵێک باجی بەسەرا کەڵەکە بووە و بێجگە لە باجی فۆرمی وەرزیەکانیان بەسەرا کەڵەکە بووە. ئەم بڕیارە هەموو ئەو باجانیان لەسەرە بە تەنها بە یەک باج کۆتاییانێت و ئەعفاش دەکرێن لە باجی وەرزیەکان کە 3 مانگ جارێ ئەبێ پێشکەشیکەین بە بەڕێوەبەرایەتی باجی سلێمانی. ئەمە لەسەرێکەوە گرنگی هەیە بۆ بازرگانان و لەسەری کێشەوە باج و داهاتێک دەگەڕێتەوە بۆ حکومەت. دوای کۆبوونەوەکەی ڕۆژی 3 ئەیلول کە لە نێوان وەزیری دارایی و ئابووری حکوومەت هێرێمی کوردستان و ژووری بازرگانی پیشسازی سلەیمانی و چەند لایەنێکی دیکە بەڕێوەچوو بڕیاردرا لەسەر لێخۆشببوونی باج لەو کۆمپانیانەی کە چەندین ساڵە باجیان نەداوە. بڕیارەکەش تا ڕۆژی 20 ئەیلولی 2022 بەردەوام دەبێت بۆیە داوا لەو کۆمپانیانە دەکرێت لەو ماوەیەدا سەردانی فەرمانگەی باج بکەن. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.